بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. خوشکانی قدر گران و بەڕێز برایانی ئازیز و ڕێزدار، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا، و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە یا ڕەب العالەمین. خۆشەویستانی خۆم بە خۆشحاڵە زانم کە لە خزمەتێوەی بەڕێز و خۆشەویست چەند ساتێکی کەم باسی گەورەی و باسی خۆ ئامادەکردن بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز بکەین کە میوانێکی ئازیزە و گەورەترین مانگەکانی خوان کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا 12 مانجی بۆ داناوین، گەورەترین مانگە و گەورەترین شەو لە شەوانی خوای پەروەردگار کە دایناون لەو مانگە پیرۆزەدایە. و ئەوەندەی کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لەو مانگە لە عەبد و بەندەکانی خۆی خۆش دەبێ، لە هیچ کات و ساتێکی دیکە لێیان خۆش نابێت. و بۆ گەورەی ئەو مانگە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا شەیطانەکان کە لە بچە دەکات و دڵ و دەرونی عەبد و بەندەکانی نەرم و نیان دەکا بۆ ئەوەی کە بەرەو لای خوای پەروەردگار بگەڕێینەوە. خۆشەویستانم، ئەگەر بە وردی تەماشەی قۆناغ و مەرحەلەکانی ژیانی خۆمان بکەین، خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هەندێک دەرفەتی داون بە ئینسانەکان بۆی کە پێش لە دنیا بچنە دەرخۆیان پاککەنەوە. یەکێک لە دەرفەتە هەرە گەورەکان مانجی ڕەمەزانە، چونکە هەم مودەکەی زۆرە و هەم لێخۆشبوون و لێبوردەی خوای پەروەردگار خەڵکێکی زۆر دەگرێتەوە. ئەو دەرفەتەی کە لە مانجی ڕەمەزاندا هەیە لە مانگەکانی دیکەمان دانین، و ئەو خۆ ئامادەکردن و خۆ تەسلیمکردنەی کە لە مانجی ڕەمەزاندا هەیە لە مانگەکانی دیکە دانین. لەبەرەوە دەبێ ئینسانی موسڵمان خۆی چاک ئامادەکە. لەبەرەوەش دیقەت بدەن خوشکانی بەڕێزم، برایانی ئازیزم، بە تایبەتی ئەوانەی کە مقەسیرین، ئەوانەی کە کەمتەرخەمین، کاتێک کە برایەک مامۆستایەک نسحەتمان دەکات دەڵێن دەی ئینشاڵڵا مانجی ڕەمەزان تەرچی دەکەین، ئینشاڵڵا مانجی ڕەمەزان بە حەولی قووەتی خوا چا دەبین مامۆستا. جا لە کەمتەرخەمیمان بێ لە نوێژی جەماعەت، لە کەمتەرخەمیمان بێ لە قورئان خوێندن، لە ئاڵوودەبوونمان بێ بە جگارە کێشانیان هەر شتێکی دیکە، هەموو ئاواتێک و حەزێکمان هەڵچنیوە بەچی بە مانجی ڕەمەزان. دەڵێن دەی ئینشاڵڵا لە مانجی ڕەمەزان تەرچی دەکەین، بۆ چونکە مانجی ڕەمەزان فرسەتە. برا شیرنەکانی خۆم، نازانم داخۆ دەگەینە مانجی ڕەمەزانیان نا. لەوانەیە هەمان بێ لەو مەجلیسەی دانیشت بین، خوای گەورە تەبارەک و تەعالا لە قەدەری نەنوویسی بێتن داخلی مانجی ڕەمەزان بێ. جا بە گەنجی و بە پیری و بەوەش نییە، بە نەخۆشی و بە قالب ساغی نییە. لەوانەیە تووشی حادیسەیەکی سەیارە بین، حادیسەیەکی دیکە بێتن، لەوانەیە خوا حافیزی بکەین. بەڵام گرینگە ئینسان بە دڵ و دەروونماندا بڕیارێکی یەکلاکەرەوەماندا بێ کە ئەو مانگە دەکەینە مانجی وەرچەرخان، مانجی بەرەو خواچوون، مانجی چەند قاتکردنەوەی تەقوا و دینداریمان. ئەوە زۆر گرینگە. ئەگەر نەشگەیشتینە خوای گەورە بۆمان دەنووسیت.
لەبەرەوەش ئەو مەحەطە گەورەیە دۆستانێکمان خۆشەویستانێکمان دایک و باوکانێکمان ساڵی پار لەگەڵ ئێمە بە ڕۆژوو بوون، لەگەڵ ئێمە بە ڕۆژوو بوون، لەگەڵ ئێمە هەڵدەستانەوە پاشیوان، لەگەڵ ئێمە بە زەردەخەنەوە بەربانجیان دەشکان، بەس خواحافیزیان لێ کردوون ئێستانەکە ڕۆیشتووە، نەماون ئێستا لەو دنیادا. ئێستا لێیان بپرسە بە زوبانی حاڵ پێمان دەڵێ کوڕەکانی خۆم، کچەکانی خۆم، جگەر گۆشەکانی خۆم، تخوا کەم تەرخەم مەبن لەو مانگە، ئەو مانگە بکەنە مانجەوەی کە خوا لێتان خۆش بێ، کە خوای پەروەردگار ڕێستان لێ بنێ، خوای گەورە تەقدیرتان بکاتن. لەبەرەوە ئەوەی کە بە ئومەتی محەممەد دراوە عەلەیهی السەڵات وەسەلام بە ئومەتانی دیکە نەدراوە. ئەو فرسەتانەی کە بۆ ئومەتی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام خوای پەروەردگار ئەو فرسەتانەی کە پێی داوین بە ئومەتانی دیکە نەدراون، دەبێت شانازی پێوە بکەین. ئاها برا شیرنەکانی خۆم، بەتایبەتی چینی گەنج و شەبابمان جاری وایە بە دوای فرسەت و بە دوای نزانم چی و چی دادەگەڕێ، دەڵێ کاکە فڵانکە شەریکە فرسەتی زۆری داون. تەمەنی ئێمە تەمەنێکی کورتە، ئەو تەمەنە کورتە پێویستە ئینسان ئیستیغلالی کات. جارێ لێ ئێستاوە چۆن کابرا میوانێکی خۆشەویستی دێ دەی ماڵی گەسک دەدا، خێزانی وە خۆ دەکەویتن، مەطبەخەکەی ڕێک دەخاتن، ژووری میوانان ڕێک دەخات، دەی حەمامات و مشتەمەلاتی جوان خاوێن دەکات و بۆی شتێکی لێ نەبینێ قێزەون بێ. دەتخوا ئێمەش با چاوێک بە دڵ و دەرونی خۆمان دابژێڕینەوە، کار و کردەوەیەک با نێڵین کە قێزەون بێ لەگەڵ ئەو میوانە گەورەیە تێک بگیرێت و لەگەڵ خاوەنی ئەو میوانە گەورەیە کە خوایە تەبارەک و تەعالا تێک بگیرێت. با گەسکێکی چاک لە دڵ و دەروونمان دەین. لەبەرەوە بەڕاستی ئەو کەسەی کە خوای گەورە تەوفیقی دەدا لە مانجی ڕەمەزاندا تاعەت و عیبادەت و خواپەرستیەکی باش دەکا، دوعای جبریل عەلەیهی السەڵات وەسەلام لەگەڵ ئامینی محەممەد الموستەفا عەلەیهی السەڵات وەسەلام بۆیان پێچەوانە دەبێتەوە. ئەو کەسەی کە خوا تەوفیقی بدا دووبارەی دەکەمەوە کە لە مانجی ڕەمەزاندا تاعەت و عیبادەت و خواپەرستیەکی چاک بکە کە جێی ڕەزامەندی خوا بێ، دوعای جبریل عەلەیهی السەڵات وەسەلام و ئامینی محەممەد الموستەفا عەلەیهی السەڵات وەسەلام بۆی پێچەوانە دەبێتەوە. چونکە جبریل عەلەیهی السەڵات وەسەلام دوعای کردو فەرموویەتی خوایە هەر کەسێک هەر مسلمانێک بگاتە مانجی ڕەمەزان باێ ئەوەی تاعەت و عیبادەت و خواپەرستی و شەون و خونی نەکاتن، کاتۆ لێی خۆشبی یا ڕەبی خوایە قەت عەفوی نەکەی. خوا پەناماندا. محەممەد الموستەفا عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ ئامین. قەسەم بە زات و سیفاتی خوا، دوعایەک لە دەوی جبریل هات بێتە دەرەوە و لە دەوی محەممەد الموستەفا عەلەیهی السەڵات وەسەلام ئامینی بۆ کرابێ ڕەتبوونەوەی نیە لای خوا. لەبەرەوە ئەو فرسەتە ئەو مەحەطە گەورەیە لە دەستە خۆمان بانەدەین. چ بکەین لە مانجی ڕەمەزان زۆر بە کورتی. ئێستا تەبەن ڕیکلامە لە کەناڵەکان مسابقەیە، ئەو فڵانکە مسلسلەی دادەبەزینی، ئیدیکە فڵانکە مسلسلەی دادەبەزینی، ئیدیکە فڵانکە بەرنامەی تەرفیهی هەمووی بۆ غافڵکردنی مسلمانانە، بۆ ئەوەیە کە بەڕاستی نەگەینە ئەو مەرتەبەیە کە خوا داوا دەکا لێمان، کە مەرتەبەی تەقوایە، کە مەرتەبەی دینداریە. هەرچی کە چاوەشی سەر ڕووی زەویە هەمووی کۆ دەکەنەوە، جا هەر یەکە و بەنەوعێکی ئیوایە بەس بۆ فشقیات و پێکەنان پێکەنین بۆی خەڵک پێ بکەنێت و وەڵا کات بەسەر بەری با بخۆ کات بەڵا نیە لێمان، ئەو کاتە حیسابە لەسەرمان، ئەو کاتە لەسەرمان تۆمار دەکرێتن. لەبەرەوە یەکەم شت بڕیار بدە لەو مانجی ڕەمەزانە مقاتعی هەرچی بەرنامە و مەرنامە و جا هەرچی کە هەیە غافڵت دەکا مقاتعی بکە، وەرە تەماشەی خۆت کە
چاو لە سەرێک دانێ سبەینێکە مەلەک المەوت میوانت دەبێت لە نیوەی ڕەمەزاندا دەڵێ ئیشت تاوە ڕزقت نەما کۆتایی بە ژیانت دێتن پەشیمانی یان نابۆ ئەو دنیاە فرسەتێکت داتێت چ دەکەی دانێ و فرسەتەکەی پێداوی یەکەم شت کە پێی هەستین مقاتعکردنی ئەو شتانە بابێتن لەبەرەوەش تەماشەکە ئەوانەمان کە زۆر متابعی مسلسلات و بەرنامەی تەرفیهی و چی هەیە عەفوەن هیچ نەمایە تەماشێنێکی قازان زمان چ کردووە پێی دەوڵەمەند بووین پێی علم و زانستمان پێی زیاتر بووە خۆشەویستتر بووین چمان پێ زیاد کردو بەس کاتەکەمان ڕۆیوە عمرەکەمان لەگەڵی سەرف کردووە بە تایبەتیش ئەوەی کە لەو مانگانەدا ئەو کەناڵانە کە پێم خۆش ناویان بدەم شتێکی وا پەخش ناکەن کە سوود و قازانجمان پێ بگەێنێت بۆی نییە بڵێ وەڵا بۆی کە ئیمانی خەڵکێکی بۆ نمونە سیرە و ژیانی سەحابەیەکی تەماشەیکە سیرە و ژیانی یەکێک لەو سەر مەزهەبانە ڕەحمەتی خوایان لێبێت تەماشەیکە سیرە و ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پیا و ساڵحان نا لەگەڵ ڕێزم بۆ خوشکە بەڕێزانم لە مانجی ڕەمەزاندا لە قەدیم لە سەردەمی گەنجایەتی ئێمە ئافرەتە سفورەکانیش ڕێزیان لە مانجی ڕەمەزان دەنا هەر نەبی لە بەرخاتری ڕەمەزان سەفیەکیان داویشتە سەر سەری خۆیان ئێستا و شەرمەش نەماوە بەس بۆی کە خەڵکەکەی هەڵخەڵەتێنن بەس بۆی کە غافڵ گیرمان کەن خۆشەویستانی خۆم برایانی ئازیزم خوشکانی بە شەرم و شکۆم یەکەم شت لە مانجی ڕەمەزان کاتەکانی دوعا لە فکرمەکە خوای گەورە تەبارەک و تەعالا لە حەدیثێکی قودسیدا دەفەرمێ من لەم یەسئەل الله یەغضب عەلەیه ئەوەی لە خوا داوانەکە خوای گەورە لێی تووڕە دەبێت بە پێچەوانەی خەڵکی دوو جار سێ جار لە خەڵک داواکە لێت تووڕە دەبێت لە خوا داوانەکەی بە بەردەوامی خوا پێی خۆشە لەبەری بنووزێەوە زانایە قسەیەکی جوان دەکات دەڵێ وەکو منداڵ لەگەڵ دایکی خۆی چۆن معاملە دەکات لە دوعا و پارانەوە و داواکردن لەگەڵ خوا ئاوا بکەن ئەها منداڵ چ دەکات گڕی گرت لاقان لە ئاردی دەچەقینی دەست بە گریان دەکات حتا داکەکەی شێکی بۆ نەکا وازی لێ ناینیت بە ئەمە شوا بکەین لەگەڵ خوای خۆمان گڕنە بگرین بەردەوام بین لە دوعا و لە پارانەوە و لە خوا ئیلا دەبی ئەوم بۆ بکەی قەسەم بەخوا بۆت دەکاتن زۆر گرنگە دوعا ئەو ئاەتانەی دکتۆر عەبدوڵڵا خوێندنی ئەها لە ئاخیری خوای گەورە بە چ کۆتایی دێنیتن ئەمە نزیکم لە عەبد و بەندەکانی خۆم بە تایبەتی لە مانجی ڕەمەزاندا لێم بپارێنەوە داوام لێ بکەن وەڵامتان دەدەمەوە کاتەکانی دوعاشە من ناسمە سەرێم وتان لە من چاتر دەزانن بە تایبەتی پێش بەربان و ثلوثی ئاخیری شەو و لە مابەینی بانگ و قامەتدا و لە سوزدەدا ئەو کاتانە کاتی پیرۆزن لە کاتی باران باریندا لە کاتی بەفر باریندا ئەوان هەمووی کاتی پیرۆزن دوعای تێدا بکەن بزانە چی شێکت بەخوایە ئیشەکانی خۆت بەوی بڵێ برا ئیوایە دێتە مزگەوتێ دەست لە خەڵکی پانە کاتۆ دوو قسان دەکات دەست بە فنکە فنچێ دەکات دەگریێ وەڵڵا وەبیللا وەتەڵا ئەو گریانەگە لەبەر خوای گەورە بگرێ خوای گەورە حاڵت دەگۆڕیت بۆ دەگریێ بۆ خەڵکی کاکە لەبەر خوا بپارێەوە بگریێ دووەم ئێحتیمام بە نوێژەکانمان با زۆر بدەین ئەوەی کەما بێ ئێستانەکە کە شەعیرەیەکی زەق و دیار بێ نوێژە نەک لە مانجی ڕەمەزان خۆ من بەخوا پێ خۆشحاڵمە من خۆشحاڵم کە ڕەمەزانان مزگەوتەکان جممەیان دێتن بەڵام مزگەوتەکان و ماڵی خوامەزانی چۆن دێتە پێش چاوان وام دێتە پێش چاوان عایلێکی قەڵەباڵغ هەبێ هەشنۆدە کوڕ و کچی هەبن ئەو هەشنۆدە کوڕ و کچە هەتا گەنجە بن لەگەڵ دایک و باوکیاندا ئەو ماڵە جممەی دێتن ئەو ماڵە جممەی دێت بەڵام کچەکان کە مێر دەکەن و کوڕەکان کە ژندین هەرێکە و ماڵی خۆی دەکامینەوە بەخۆ بەخێزانی
مزگەوتەکانمان پاش ڕەمەزان یەتیم دەبنەوە، کوڕکچەکانمان دەڕۆنەوە لە مزگەوتەکان، ماڵی خۆیان دەکەن جارێکی دیکە، هەر یەکە واسە بە ئیشێکی خۆی تاخیر دەکات. لەبەرەوە بەڕاستی ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاة وەسەلام دەفەرمێ ئیذا رەئەیتم الرەجوڵ یەعتاد المەساجد فاشهدوا له بالئیمان. ئەگەر پیاوانتان بینین چونکە نوێژی جەماعەت لەسەر ئافرەتان واجب نییە و خێریشی زیاتر لە ماڵێ بیکا نەک لە مزگەوتێ. خێری نوێژی جەماعەت، خێری تەراویح بۆ خوشکانمان لە ماڵەوە زیاترە، بۆ پیاوانیش لە مزگەوت بە تایبەتی تەراویح، بەڵام سونەتەکان لە ماڵەوە خێری زیاترە بۆ پیاوانیش. دەفەرمێ هەر کەسێک کە بینیتان هاموو شۆی مزگەوتی کرد شایەتی ئیمانی بۆ بدەن. خاڵی سێیەم زۆر گرنگی پێ بدەین لەو مانگە پیرۆزەدا زۆر خوێندنەوەی قورئان. لەبەرەوە خوای گەورە تەبارەک و تەعالا تەماشەکە لە هەموو مانگەکانی عەرەبی چی هەمانجی هەڵبژاردە قورئانی تێدا نازڵ کردووە؟ شهر رمضان الذي أنزل فيه القرآن. جبريل عليه الصلاة والسلام لە هەموو مانگەکان هەتا پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام لە دنیادا مابوو هەموو مانجێ جارێک مراجعەی قورئانی لەگەڵ پێغەمبەر دەکرا عەلەیهی الصلاة والسلام. دهاتە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام دەیفەرموو دەست پێ بکەی محەممەد المصطفى لە سوورەتی فاتحاوە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين. ئەو خوێنی تۆ جبریل گوێ ڕاگرتو عەلەیهی الصلاة والسلام. سوورەتی بەقەرە بخوێنەوە، سوورەتی آلی عیمران بخوێنە، سوورەتی نیسا تا سوورەتی ناس. مانجێ یەک جار مراجعەی پێ دەکردو بە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام. مانجی ڕەمەزان بە تایبەتی ئەو مانگەی ئەو ساڵەی کە تێیدا وەفات کرد دوو جاری مراجعە پێ کردەوە. لەبەرەوە پێغەمبەرە فەرمی عەلەیهی الصلاة والسلام ناکرێ و نابێ موسڵمان مانجێک بەسەریدا تێپەڕێ ختمی قورئانێ نەکات. تخوا خۆشەویستانی خۆم ئەو پرسیارە با لە خۆم و لە ئێوەش بکەم، وەڵاممان با دڵی خۆدا بێت. چێمان هەیە لە مانجی لە ساڵی ڕابردووی ڕەمەزان قورئانی لێک نەکردوتەوە هەتا ڕەمەزان دادێتەوە؟ ئیشاڵە کەسی تێدانیە لێرانە، بەڵام بەڕاستی ئەو کەسەی کە تێیدا بێ دەبێ بۆ خۆی بگرێت. چۆن کەلامی خوا پەیامی خوا کە بۆی ناردووی بۆ سەر زەوی تاکە وەسیلەیە کە مابێ بمانگەێنێتن بەخوا تەبارەک و تەعالا کەلامی خۆیەتی. چۆن دەبێ لێی غافڵ گیر بین؟ چۆن دەبێ لێی شارەزانە بین؟ چۆن دەبێ ئەو عیبادەت و خواپەرستی لە دەستە خۆمان بدەین؟ ئیوایە دەڵێ ماوەستا من شەو و ڕۆژ دوو کتابان دەخوێنمەوە، دەستت خۆش بێ، بەڵام مەرە پێم بڵێ چەند خێرت دەستکەوتووە. ئەم پێم خۆشە بخوێننەوە، ئینسان دەبێ ڕۆشنبیر بێ، بەڵام لەگەڵ خوێندنەوەکەی قورئانیش بخوێنەوە. لەبەرە هەر پیتێکی قورئان کە دەخوێنینەوە دە خێرمان بۆ دەنووسرێت. خوشکان لەوانەیە دایکانمان بڵێ جا مامۆستا مە نەخوێندەوارین سوورەتی فاتحا خۆ دەزانن. ئەرێ وەڵا دەزانین مامۆستا، هەر فاتحای دووبارەکەوە ڕۆژێ 100 جار فاتحای بخوێنە، لۆت خوڕ دەکاتەوە خوای گەورە تەبارەک و تەعالا. هەر بڵێ الحەمد لله رب العالمین الرحمن الرحیم. ئەگە غەڵەتیشت هەبێ هەر گوێمە دێ هەر بخوێنەوە، خوای گەورە تەبارەک و تەعالا خێرانت بۆ دەنووسیت. سوورەتی ئیخلاص لەبەری تو قل هو الله ئەحەد هەر ئەوەی دووبارەکەوە. گوێ لە قورئانەکەی ڕابگرە هەمان خێرت دەست دەکەوێت. ماندی بووی تەماشای قورئانەکەی بکە هەمان خێرت دەست دەکەوێت. عیبادەتە، خواپەرستیە. ئەوجا ئەو کەسانەی کە دەوڵەمەندن لە مانجی ڕەمەزاندا زەکات با بدەن. دوورە خەڵکێکی فەقیر و هەژار و نەدار هەیە پێویستە کاتن کە ئاگامان لێیان بێت. ئەوجا خاڵێکی دیکە بە زەکات لە ماڵی خۆمان نەگەڕین، سەدەقە و خێر. پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام لە هەموو مانگەکان خێر و سەدەقەی زۆر دەکرد، بەڵام لە مانجی ڕەمەزان خێر و سەدەقەی چەند قات دەکردەوە. خێر و سەدەقەی چەند قات دەکردەوە. خاڵێکی دیکە ئەوانەی کە لەگەڵ دایک و باوکیان عادزن، لەگەڵ برایەکانیان عادزن
و قسە لەگەڵ یەک ناکەن، هەموو شۆی خزمان ناکەن لەگەڵ ئامۆزاکانیان، لەگەڵ خاڵۆزاکانیان، لەگەڵ پورزاکانیان، با ئاش ببنەوە. قەتعی سیلەی ڕەحم حەرامە، با خزمەکانیش لەگەڵە تۆ خەرابنە، و لەگەڵ خزمەکانت باش بە. پێغەمبەر وامان پێ فەرمی عەلەیهی سەڵات وسەلام. ئەو جا خاڵی حەفتەم ئیحیای شەوی لەیلەت القەدر، زیندووکردنەوەی شەوانی لەیلەت القەدر بە تایبەتی ئەو دەشەوە. ئێستاش دەگەدابی عائیلەی وا قسەیان بۆ کردوم بە منداڵی گسکەشەوە ها، نەک خەریکی عیبادەتی بن. ئێستانەکە شتەکان گۆڕاون، شەو بووینە ڕۆژ، ڕۆژیش بووینە شەو. جا هەر یەکە و خەریکی شتێکی بەزمێکیە. شەوێ نانوێ هەتا بانجی بەیانی نەداتن. بانجی بەیانیدا خەویالەیەکە تێ نوێژێش ناکاتن هەتا دوای عەسرێ خۆ دەکەویتەوە دیسانەکە. ئەو پەرژینێکی قایم بێ لە هەموو مەجلیس و لەوانە پرسیارێکیان لە ئیمامی عەلی کرد، فەرمیانەی ئیمام بۆ مەڕ زیاترن لە سەگان، مەڕ زیاترن لە سەی، کەچی مەڕ کە دەزێتن ئەو پەڕی دوو بێچوو دێنیتن، ئەو پەڕی دوو کاران دینیتن. سەگ کە دەترەچیتن پەرژینێکی قایم بێ لە گوێگران، 7 گجوولەیە، 5 گجوولەیە، 9 گجوولەیە، هەندانە دینیتن. باشە؟ بەڵام مەڕ قوربانی دەکەی مەڕی سەر دەبڕی، عەقیقەی دەکەی مەڕی سەر دەبڕی، لە بۆ ڕۆژانە گۆشتی لە بازاڕی مەڕی سەر دەبڕی، کەفارەتت لەسەرە مەڕی سەر دەبڕی، هەرچی چەقو لەسەر ملی مەڕیە، مەڕیش هەر زیاد دەکا و کەم ناکاتن. سەجیش نەدەکرێتە قوربانی و نەدەکرێتە عەقیقە و ناخورێتن، ئەو هەر کەم دەکاویش هەر زیاد دەکاوە. کارەکەی چییە؟ وەڵامێکی زۆر جوانی دانەوە. فەرمووی مەڕ کە بانجی مەغریبت دا دەنوویتن، لە بانجی مەغریبەوە دەنووی مەڕ هەتا پێش نوێژی بەیانی، پێش نوێژی بەیانیوە خۆ دەکەویتن. لە کاتی بەرەکەتی خوای پەروەردگار مەڕ بە ئاگایە. ئەدی سەجی توڕەهات، سەجی قورمساق دەڵێن لە بانجی مەغریبەوە حەپە حەپیتی، لەو سەری بەو سەری حەپ حەپ، لەو سەری هەتا نوێژی بەیانی، کە گوتی ئەڵڵاهو ئەکبەر لێ دەخەویت. لەبەرەوەش تەماشەکەن، هەر بلۆتە زوور بە تەماشەکەن، بەیانی نییە کە هاتنە دەوامیان چوون تەماشە دەکەن لەو پارک و مارکانە سەگە منوستون. مەڕەچیش نابینی نووزی مەڕش خەریکی لەوە ڕانەیە. گوتی خوای گەورە بەرەکەتی خستۆتەوەی بەرەکەتی شیرەوەی هەڵگرتووە. ئێمە خوازیارین سیرە و ژیانی مەڕان نوێکەینەوە. لە چی؟ لە کاتەکەماندا. مەڕ نەبین بۆی سەرمان ببڕن، مەڕ بین لە ئیستیفادەکردن لە کاتی بەرەکەتی کە خوای پەروەردگار بەرەکەتی خستۆتە بەیانیان بۆ ئومەتی محەممەدی عەلەیهی سەڵات وسەلام. ئاخر شتیشم طبعا ئەو دەشەوانە بۆ ژن و پیاوان وەکو یەکە. لەبەرەوە دایکمان ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ عائیشە فەرمووی پێغەمبەری خوا گەر ئەو دەشەوانە دانیشتین چ دوعایەک بکەین؟ فەرمووی دوعای بکەن اللهم إنك عفو تحب العفو فاعف عنا. ئەوەندە دوعای دیکەسی دەزانی بیکە، خوایە تۆ بەخشندەی لێبوردەی لێمان خۆش بە، کە لێت خۆش بە هەموو شتێکت دەداتێ، زۆری خورد مەکەنەوە دەگەڵ خوای. ئیوایە دادەنیشی خوایە قەسرێکم دەیە ئاوابی و ئاوابی بلۆکەچی ئاوابی و نزانم دەرکێ، ئەو خوڕکردنەوەی لۆچێ بابە هەر بتباتیوێن دەرێ لە بابی خۆت کەویت. آخر شت ئیعتیکافە لە مانجی ڕەمەزان. ئیعتیکافیش بەتایبەتی بۆ پیاوان لە مزگەوتدا دەمێننەوە ئەو دەشە و دەڕۆژانە لە بۆ ئیشی تایبەت نەبیناسنە دەرەوە، مەگە ئیشێکی زەرور بێ دەنا لە مزگەوتدا دەمێنەوە خەریکی دوعا و پاڕانەوە و نزا دەبن. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناو و سیفەتە بەرزەکانی خۆتکەی، بۆ خاتری ئیسمی عەزەمی خۆتکەی، ئەو مانگەمان بە قسمەت بکەی، و یا ڕەبی خوایە تەوفیقمان بدەی بۆ تاعەت و عیبادەت و خواپەرستی، و یا ڕەبی خوایە وامان لێ بکەی کە لەو مانگە تەواو دەبین یەکێک بین لەوانی کە عەفوت کردوون کە لێیان خۆش بووی. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناو و سیفەتە جوانەکانی خۆتکەی دەستمان بپارێزی لە مانجی ڕەمەزان، قاچمان بپارێزی لە مانجی ڕەمەزان، و زوبانمان بپارێزی لە مانجی ڕەمەزان، و چاومان بپارێزی لە مانجی ڕەمەزان،
ودڵمان بپارێزی لە هەموو خەتەرێکی خراپ لە مانجی ڕەمەزان یا رب العالمین ولا غیری مانجی ڕەمەزانیش. یا ربی خوای تەوفیقمان بکەی بۆ عیبادەت و خواپەرستیەکە جێی ڕەزامەندی تۆ و قبولی تۆ یا رب العالمین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.